بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام ورحمة خواهي قورا لسر همو لایەکمان بی إنشاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویستان، خۆشحاڵم کە لەو بەرنامەیە لە خزمەتتاندا دەبین. خۆشەویستان، لەم دنیایەدا کە تێیدا دەژین خەم و خەفەت و ناڕەحەتی و ناخۆشی، ئینسان لە ناڕەحەتی و لە ناخۆشی و لە خەم و خەفەتدا دەژیت. ئەو ژیانە کورتەی کە تێیداینا زۆر جار ئینسان تووشی خەم و خەفەت دەکات. ئەو ناڕەحەتیانە، ئەو خەم و خەفەتانە، ئەو ناخۆشیانەی کە ئینسان دەگریتەوە، پێویستەکەوە لەسەر ئینسان هەوڵ بدات پشتی خۆی بە خوای ڕەب العالەمین ببەستیت. خۆشەویستان، خوای ڕەب العالەمین پێمان ئەفەرمێت، ئاگادارمان ئەکاتەوە کە خۆشگوزەرانی سەعادەت لە چیدایە. ئەزیزان، خۆشگوزەرانی و سەعادەت لە تەکنەلۆژیای نوێدا نییە. تەماشا دەکەین ئێستا دنیا زۆر پێشکەوتووە، دنیای عەولەما، تەکنەلۆژیا گەلێک زۆرە. ئەو تەکنەلۆژیایە لە زۆر لایەنەوە ژیانی ئینسانی ئاسانکاری بۆ کردووە، بەڵام لە لایەنی خۆشگوزەرانی و لە لایەنی سەعادەت و لە لایەنی دڵخۆشی نەخێر هیچ تەئسیرێکی نەکردووە. ئێمەی موسڵمان کە خۆمان بە موسڵمان دەزانین، مەفروزە باوەشی خۆمان، سینجی خۆمان بکەینەوە بۆ ئیسلام. ئەو ئاینە پیرۆزەی کە خوای ڕەب العالەمین بۆ ئێمەی داناوە، خۆشی، ئیسراحەت، سەعادەت تەنها لەوێن دەرەیە. خوای ڕەب العالەمین فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الدين عند الله الإسلام. ئەو دینەی کە خوای ڕەب العالەمین پێرازیە بکەینە مەنهەج و بە دین هەڵی بژێرین، ئاینی پیرۆزی ئیسلامە. ئاینی ئیسلام، خۆشەویستان، پێمان ئەفەرمێ کە خۆشگوزەرانی سەعادەت لە چیدایە. ئێستا تەماشاکەین، ژیان هەمووی قەڵەقە، هەمووی ناخۆشیە. ترس لە ژیانمان هەیە، ترس لە داهاتوومان هەیە، دەترسین، دەبێ ئەو وەزعە چی لێ بێتێ، دەبێ ئەو وەزعە بەچێ بگا، دەبێ ئەو نیموچە و چارێکە موچە بەچێن دەربگا، دەبێ کەنجی بۆمان چاپ بێتەوە. ترسان لە مستەقبەل دڵی ئینسانی تەنگ دەکات. کە دڵیش تەنگ بوو سەعادەت نامینی، کە سەعادەت نەما ئینسان دەژی، بەڵام ژیانەکەی بەداخەوە دەبێتە ژان. بۆیە خوای گەورە قاعیدەیەکی بۆ هەموو بەنی ئادەمێک داناوە، بۆ هەموو ئینسانێک، بە موسڵمان و بە کافرەوە، کە لەو قاعیدەیە دەرنەچین. پێویستە یەکەم ئێمە ئیمانی تەواومان بە خوای ڕەب العالەمین هەبێ، باوەڕمان بە خوای گەورە هەبێت. ئەو خالیقەی کە ئێمەی دروست کردووە، ئەو ژیانی ئێمەی بەدەستە، خۆشی و ناخۆشی ئێمەی بەدەستە، ڕزق و ڕۆزی ئێمەی بەدەستە، هەموو شتێک بەدەستی خوایە. یەکەمیان ئیمانمان بەخوا بێ، پاشان معرفەت الله سبحانه وتعالى، خوای گەورە بناسی و بزانین هەر زەرێک کە دێت دەبێت لەلایەن خواوە بێ، هەر ئیستیفادەیەک کە پێت دەگا لەلایەن خواوە پێت دەگا. زۆر جار ڕاستە، زۆر جار زاڵم و ستەمکار زوڵم دەکات، بەڵام ئەو وەزعی کە بەسەرماندا هاتووە و ئەو زوڵمەی کە لێمان دەکرێت لە دوو شت دەرناچێ: یان ئیمتیحانە خوا ئیمتیحانمان دەکات، یان ئینتیقامە خوا نەخواستە خوا تۆڵەمان لێ دەکاتەوە. بۆیە دەبێت خوا بناسین، بزانین لا حەول ولا قووة إلا بالله، هەموو شتێک بەدەستی خوایە. سێەم، پشتمان بە خوای گەورە ببەستین. هەوڵ ئەدەم لەو چەند دەقیقەی داهاتوو باسی تەوەکل و پشتبەستن بە خوای گەورە ئەکەین. بۆی دەربازمان ببێ، دەرباز بین لەو قەلەق و ناخۆشی و ناڕەحەتیە، دەبێ پشتی خۆمان بەخوا ببەستین. باو باپیرانی ئێمە، ئەو چینەی پێش ئێمە،
ئەو جیلەی پێش ئێمە تەکنۆلۆژیای نوێیان نەبوو، سیارەیان نەبوو، تەیارەیان نەبوو، مۆبایلیان نەبوو، فەیسبوک و ئەنتەرنێتیان نەبوو، کارەباشیان نەبوو هەتا ئەو ئاخیرانە نەبێ. بەڵام چونکە باوەشیان بۆ ئیسلام کردبووەوە، کەسابەتی خۆیان دەکرد، دڵیان زۆر خۆش بوو، لە سەعادەتدا دەژین. ئێمەش ئەگەر بمانەوەیە کە لە سەعادەت بژین دەبێ بگەڕێینەوە سەر ئەساسی دینەکەمان. وتمان یەک لە لایەنەکانی ئەوەیە کە پشتی خۆمان بەخوا ببەستین. خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەو حەقەتەمان بۆ دووبار دەکاتەوە، پێمان دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإليه يرجع الأمر كله فاعبده وتوكل عليه. رب العالمين أفرمي همو كارو كردويك بدستي منها، همو كارو كردويك دقريته ولا إخوائي رب العالمين كواتا إما تسمعنا دسا دوشت. فاعبده بندايتي خوابكين، عبادتي خوابكين، پشت بەو خالیقە ببەستین، غەیری خوا لە کەس داوا نەکەین، هەر داوایەکمان هەیە لە خوای بکەین. پاشان وتەوەکەل عەلەیه، پشتمان بەخوا ببەستین. عیبادەت و پشت بەستن بە خوای رب العالمین لەبەر ئەوەی هەموو کار و کردەوەیەک دەگەڕێتەوە لای خوا. لە صفاتی ئینسان ئیمانداریشە خۆشەویستان پشت بەستن بە خوای رب العالمین. هەر ئافرەتێک، هەر پیاوێک، هەر کەسێک کە پشتی خۆی بە تەواوی بەخوا ببەستێ ئەوە لە صفەتی ئینسان ئیماندارە. چکە خوای رب العالمین ئەفەرمێ وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين. خوا فەرمی ئەگەر ئیمانداری، ئەگەر باوەڕت بە من هەیە، فتوكلوا پشت بەخوا ببەستە. خۆشەویستان پشت بەستن بەخوای رب العالمین ئەوە نییە کە ئێمە بڵێن بەڵێ پشتی خۆمان بەخوا ئەبەستین، بەڵام تەماشا دەکەین و دەبینین غەیری خواش پشتی خۆمان بەلایەنێک چکە دەبەستین، بە حیزبێک، بە کەسێک، بە مەسئولێک، بە سەرکردەیەک، بە کەسێک. نەخێر ئێمە دەبێ لەو شتانە لە هەموو خۆمان خاڵی بکەین، تەنها و تەنها پشت بە ذاتی خوای رب العالمین ببەستین. خوای رب العالمین دەفەرمێ لە ئاەتی 2 سوورەتی ئەنفال لە قورئانی پیرۆز دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. تماشاكن پروردگار دەفەرمێت لەو ئاەتە پیرۆزە ئەفەرمێ إنما المؤمنون الذين ئیماندار چییە؟ چه ئیماندارە؟ هێشتا هەر کەسێک کە پرسی بڵێ ئەڵێ من ئیماندارم، ئەڵێ خوا ئیمانم سەلامەت بکەی، بەڵام وەرە بزانن دەخوا ئیماندار چییە؟ خوا فەرمی هەر کەسێک سێ صفەتی تێدا بنەوە ئیماندارە. سێ صفەت. یەکەم إذا ذكر الله وجلت قلوبهم، کە ناوی خوای لەکن هات دەبێت دڵی بلەرزی، دەبێت دڵی بەهەژێ. کە ناوی خوای لەکن هات دەبێت لە خوا بترسێ، لە ترسی خوا گوناح نەکا، لە ترسی خوا خراپە نەکا، لە ترسی خوا حەرام نەخوا، لە ترسی خوا زینا نەکا، لە ترسی خوا عەرەق نەخواتەوە، لە ترسی خوا غەیبەتی خەڵکی نەکا، لە ترسی خوا ملی خەڵکی نەشێنی، لە ترسی خوا جاسوسی لەسەر خەڵکی نەکا. کە گوتیان الله خوا ئەفەرمێ وەجلت قلوبهم، دەبێت دڵی بلەرزی. ئەوە صفەتی یەکەم. صفەتی دووەم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. ئەگەر ئاەتی قورئانی بەسەردا خوێندرایەوە، جێی لە قورئان بوو، جێی لە کەلامی خوا بوو دەخوێندرایەوە، نەک بڕێ قەپاتی کە بەداخەوە ئیوا هەیە ئێستا ئێمە قسەکەین بەڵام زوو دەیگۆڕیت، دەیەکتە سەر کەناڵێک کە گۆرانی بۆ بڵێ، فلیمێکی بۆ لێ بدا، تۆپتۆپانەی هەبێت. بەڵام ئینسانی ئیماندار کە ئینسانی ئیماندار ئەوەیە کە قورئانی لەکن خوێندرایەوە، قورئانی بەسەردا خوێندرایەوە، دەبێ ئیمانی پێ زیاد بکە. ئێمە جێمان لە قورئانە بێ، لە تەلەڤیزیۆنەکان لەوانەیە دایخەین، لە رادیۆیەکان لەسەری لا ئەبەین، هەنی بەداخەوە ئەڵێم، بەڵام دەبینین گۆرانیەکانش ئاخر سەوتەکەین. کوا ئیمانەکەمان لە چێ بوو؟ دەبێت گوێ لە قورئان ڕابگرین ئەزیزانم، کە گوێشمان لێ ڕاگرت زادتهم ئیمانە، ئیمانت پێ زیاد بی. پاشان خوا فەرمێ وعلى ربهم يتوكلون. هادی قەتکەن کۆتایی ئاەتەکە ئەفەرمێت دەبێ پشتی خۆت بەخوا ببەستێ و ئیمانداری ڕاستەقینەیە. ئەجا خۆشەویستان مەفروزە لەسەر هەموو کەسێک پشتی خۆی بەخوای ببەستی، هەموو کەسێک
ژن و پیاو گسکە و گەورە گەنج و ئیختیار بەڵام بە تایبەت بانگەوازی کاران ئەوانەی داواکەن دەبێت زیاتر پشتی خۆیان بەخوا ببەستن. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێت و لەسەر پێغەمبەری ئێمەش بێت صلی الله عليه وسلم، زۆر پشتی خۆیان بەخوا ئەبەست زیاتر لە هەموو کەسێک، چونکە داوایان ئەکرد. ئەوانەی کە دەستی داوایان هەیە و دەستیان گاندیتە ئەوەی کە داوا بکەن بانگەواز کار بن، دەبێت زیاتر پشتی خۆیان بەخوا ببەستن. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە ڕێگای داوا تووشی ئەزیەت دەهاتن، ئازار دەدران، لێ دەدران، دەردەکران، ناڕەحەت دەکران، بوختانیان بۆ ساز دەکرا، بەڵام پشتی خۆیان بەخوا بەست. بانگەوازی کاران ئیمڕۆ غیبەتیان دەکرێت، جوێنیان پێ دەدرێ، بەلایەنێک دەیشوبهێنن، بوختانی بۆ دروست ئەکەن، ئەها فلان مەلا فلان حیزبە فلان مەلا ئەو هایە فلان کەس ئەو هایە فلان داعی فلان شتە، دەبێ ئەوانە زیاتر پشتی خۆیان بەخوا ببەستن. جێ لە قسە و قسەرۆکی خەڵکی ڕانەگرن. ئەتۆ چیم پێ دەڵێ بڵێ کەیفی خۆیتت وەگەردە نیشت ئاساکەم یەکم بەخۆم، بەڵام لەوانەیە کە باسی ئینسانی بانگەوازی کار غیبەتی بکەی، بوختانی بۆ ساز بکەی، خوا لە دەفتەری کردەوەی بۆ دەنووسیت، بەڵام لە هەمان کاتیشدا بەرامبەرەکەت بانگەوازی کاران دەبێت پشت خۆیان بەخوا ببەستن. قسەی خەڵکی، ئەزیەتدانی خەڵکی، جوێندانی خەڵکی، غیبەتکردنی خەڵکی سادیان نەکاتەوە. قسەیەکی زۆر جوانیان هەیە سەلەفی ساڵح پێشینانی چاچی ئێمە خوا ڕەحمەتی خوایان لێبی، خوا پاداشیان بداتەوە، دەفەرمون من استعان بغير الله فقد ضل وذل وزل واختل واعتل وقل. قسەی زۆر جوانە. ئەفەرمون هەر کەسێک بەغەیری خوا پشتی خۆی ببەستی، پشتی خۆت بە حیزبێک ببەستی، پشتی خۆت بە سەرکردە و سەرۆکێک ببەستی، پشتی خۆت بە کەسێک ببەستی، تەماشای ئەو پشت بەستنە ئازیزانم ئینسان چی لێ دەکات؟ چی لێ دەکات ئینسان؟ یەکەم فقط ضەلە، ضەلە لە ضەلالەوە هاتووە، یعنی ڕێ بزر دەکات، گومڕا ئەبی، وەذەلە زەلیل ئەبی، وەزەلە لاقی هەڵدەخلیشتی، یعنی بەرد ئەبیتەوە، وەختەلە پاشان ئەفەرمی لەوانەیە تێک بچی، وەعتەلە تووشی نەخۆشی دێ، نەخۆشی دڵە ڕاوچێ، وەقەلە ئەگەر کەمیشی دەستکەوێ ئەوەی کە بەدەستی ئەکەوێ کەمە. بەڵام ئەفەرمون ومن استعان بالله وتوكل عليه، کەسێک پشتی خۆی بەخوای ببەستی، کەسێک یارمەتی بەس لە خوا داوا بکە، کەسێک تەوەکولی بەسەر خواوە بی، خوای رب العالمین چی بۆ ئەکا؟ ئەو کەسە فلا ضل ولا ذل ولا زل ولا اختل ولا اعتل ولا قل. نەڵێنەوە چییە؟ ئەفەرموو ئەوە ڕێ بزر ناکات کە پشتی خۆی بەخوای بەست، ئیمانێکی کامل و تەواوی هەبوو و غەیری خواش داوە هیچی لە کەس نەکرد، ئەوە ڕێ بزر ناکە، زەلیلیش نابیت، هەڵیش ناخلیش چێبەر نابیتەوە، تێچیش ناچی، تووشی دڵە ڕاوچێش نابی، و ئەوەی بەدەستیشی دەکەوی زۆرە، کەم نییە، چکە خەزانەی خوا پڕە. نەبی ئاگامان لێبی خۆشەویستانێ. ئەزیزان ئاەتێک هەیە لە قورئانی پیرۆز زۆر جار دەیخوێنینەوە، زۆر جار جێشمان لێ دەبی، بەڵام بەداخەوە ئەوەی کە دەشخوێنیتەوە بەداخەوە ئیستیفادەی لێ نەکردیان. خوای رب العالمین دەفەرمێ ئەلەیس الله بکاف عەبدەه، خوات کافی نییە؟ خوا کافی نییە لە هەموو ناڕەحەتێک ڕزگارت کە؟ بەڵێ وەڵڵاهی. ئەو وەزعە ناخۆشەی کە ئێستا بەرۆکی ئێمەی گرتووە، کە ئێستا زاڵم زوڵم دەکات، ژیان ناخۆش بووە، ژیان تند بووە، قەیران بەرۆکی گرتوین، باوەڕ بکەن، باوەڕ بفەرمون 180 خەتای خۆمانە، خەتای خۆمانە، بەڵام ئێمە پشتی خۆمان بەخوا نەبەست. کە پشتی خۆت بەخوای بەست، خوای رب العالمین چاکەت بۆ دەینیت و هەر دوعایەکی بکەی خوای گەورە لێت قبوڵەکات. ئەجا زۆر مایە کە باسی پشتبەستن و تەوەکل بەسەر خوای رب العالمین بکەین، بەڵام لێرەوە هاوکارانم ئیشارەکەن کە دەبێت لێرە کۆتایی پێبینین. خوای رب العالمین لە هەموو لایەکمان خۆش بێ ئینشاء الله. خوای گەورەوەمان لێ بکات کە پشتی خۆمان بەوی ببەستین، غەیری ئەو پشتی خۆمان بە کەس نەبەستین، داوای یارمەتی بەس لە خوا بکەین، هەر لە خواش داوا بکەین ئەو وەزعە ناخۆشەمان بۆ خۆش بکات. ئامین ئامین والحەمدولله رب العالمین والسلام علیکم ورحمة الله وبركاته.